بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئەوتای لەسەر گردی سەیوان لە سلێمانی نزیک بە مەرقەدی شێخ مارفی نۆدێ و کاک ئەحمەدی شێخ ئەمڕۆ باز لە ئەستێرەیەکی درەوشاوەی ئاسمانی کوردستانەکەین کە ئەویش مامۆستا شێخ محەممەدی خاڵە. بێگومان هەموو ئاسمانێک بە ئەستێرە و مانگ و خۆرەکانیەوە جوانە. سلێمانیش کۆمەڵێکی زۆر لە ئەستێرە و مانگ و خۆر هەرێکەیان بە گوێرەی خۆیان هەیە. ڕەنگە بڵێم گەورەترین شار بێت کە زۆرترین ڕۆشنبیر و شێخ و میر و بەگ و پیاوی گەورەی لێ بەرهەم هاتووە. هەموو شارێک ڕەمزی تایبەتی خۆی هەیە. شاری سلێمانیش کۆمەڵێک ڕەمزی گەورەی هەیە، وەکو ئەمەی کە لە خزمەتیان مامۆستا شێخ محەممەدی خاڵ لەگەڵ شێخ مارفی نۆدێ و کاک ئەحمەدی شێخ و مەولانا خالی و پیرەمێرد و کۆمەڵێکی زۆر لە ڕۆشنبیران کە ئاسمانی شاری سلێمانیان ڕوونا کردوێتەوە. ئەم شاریان وا لێ کردووە کە ناوی بنرێ بە شاری ڕۆشنبیری. ئێمە لێرە باسەکەمان باسی شێخ محەممەدی خاڵە ڕەحمەتی خوای لێبێ. شێخ محەممەدی خاڵ بنەچەیان ئەگەڕێتەوە بووە پیرخەدیری شاهۆ کە لە ئەسڵا بنەچەکەیان لە پاوەوە هاتووە، پاشان لە شارباژێر نیشتەجێ بووە، دوایی هاتووەتە قەڵاچوالان. شێخ محەممەدی خاڵ کوڕی شێخ عەلی حاجی شێخ ئەمینی، حاجی شێخ محەممەدی، حاجی شێخ ئیسماعیلی، شێخ مستەفایە. شێخ مستەفا کە بنەچەی شەشەمیانە لە شاری قەڵاچوالان مفتی شاری قەڵاچوالانە بێت لە سەردەمی خۆیە. ئەم بنەماڵەیە بۆ ماوەی 400 ساڵ یعنی هەمویان مەلا و شێخ و ناودار و گەورە بوون. ینی بنەچەی شەشەمیان کە شێخ مستەفایە مفتی میرنشینی قەڵاچوالانە بێ، لەوێ ڕۆڵێکی گەورەیانە بێ، کاریگەری گەورەیانە بێ لەسەر ئەو ناوچەیە. بەڵام کاتێکە شاری قەڵاچوالان پایتەختی میرنشینی بابان ئەگوازنەوە بۆ سلێمانی، یەکەم کارێک کە داواکەن بنەماڵەی شێخ مارفی نۆدێ ماڵەکانیان و مزگەوتەکەیان و کتێبخانەکەیان و حوجرەکانیان و تەکێ و خانەقەکەیان بگوازنەوە بە سلێمانی. دوو هەم کەس کە داوای لێکرێ بەو کارە هەڵسێ شێخ مستەفایە کە باپیری شەشەمی شێخ محەممەدی خاڵە. داوای لێکرێ کە قەڵاچوالان جێبێڵە و مزگەوتەکەیان و ماڵەکەیان بگوازنەوە بە سلێمانی. ئەوانی ژیان مزگەوتی شێخ ئەمین کە ئێستا لە سابونکەرانە، ئەو مزگەوتە ئاوانەکەن و هەرچی دار و پەردووی مزگەوتەکەیان هەیە لە قەڵاچوالان هەمویان بەبار ئەگوازنەوە بۆ ئێرە. شێخ محەممەدی خاڵ ڕەحمەتی خوای لێبێ کە ئەمە گۆڕەکەیەتی لە بەینی باپیری حاجی شێخ ئەمین و حاجی شێخ عەلی باوکی ئایەتی لەبەی خۆی وەسێتی کردوتی کە مردم بم خەنە بەینی باپیرم و باوکمەوەسە هەمان وەسێتی خۆی جێبەجێ بووە. حاجی شێخ محەممەد ئەمینی خاڵ ڕەحمەتی خوای لێبێ ساڵی 1904 لە گەڕەکی گۆیژە لەدایکە بێت. لە تەمەنی 9 ساڵیە باوکی شێخ عەلی ئەمری خواکە و باپیری شێخ ئەمین ئەیخاتە لای خۆی و سەرپەرشتیەکات و خوێندنە سەرەتاییەکان قورئانی پێتەواوەکات و کۆمەڵێک وانەی سەرەتایی حوجرەی فێرەکە، پاشان بە ناو مزگەوتەکانی سلێمانیا ئەیگێڕێ هەتا ئەیباتە مزگەوتی خومخانە شێخ حسەینی پسکەنی، لەوێش کۆمەڵێک وانەیە خوێنێ هەتا لە کۆتایە لە ساڵی 1928 لە مزگەوتی خانەقا لای مامۆستا شێخ محەممەدی قەرەداغی ئیجازەی علمی وەرەگرێ. لە ساڵی 1930 حاجی شێخ ئەمینی باوکی باپیری وەفاتەکات بە داوای متەسەڕیف کە خۆی یەتە مزگەوتەکەەوە لەوێەوە بە فەرمی لەلایەنی حکومەتەوە ئەیکەن بە ئیمام و خەتیبی مزگەوتی شێخ ئەمین لە جێگەی باپیری. لە ساڵی 1939 لەبەرەوەی کەوا پیاوێکی بەتوانا و زیرەک و شارەزا بێت، حکومەت ئەیکا بە قازی لە شاری هەڵەبجە ماوەیەک لەوێ بێ، پاشان ئەیگوازێتەوە بۆ شاری شەمشەماڵ، ئەنجا بۆ کەرکووک و بۆ هەولێر و بۆ بەغا و کۆمەڵێک شار بە قازیەتی خەریکە بێ. ساڵی 1954 ئەبێ بە ئەندامی کارا لە کۆڕی زانیاری کورد. لە ساڵی 1967 خۆی خانەنشینەکە و یەکلایە بێتەوە بۆ نووسین و بۆ حوجرەکە و بۆ مزگەوتەکەی باپیری ئەگەڕێتەوە لەوێ خەریکی نووسینە بێت و کۆمەڵێک کاری زۆر گەورەیەکە. ساڵی 1970 ئەبێ بە سەرۆکی لقی یەکێتی نووسەرانی کورد لە شاری سلێمانی لە ساڵی 1970 نۆدا کۆچی دوایی دەکات.
مامۆستا شێخ محەممەدی خاڵ نووسەرێکی ئاسایی نەبووە بەڵکو داهێنانی لە بەرهەمەکانیان کردووە و هەوڵی داوە ئەو بیرۆکەی تازە بێنێتە پێشەوە بوونی بنەماڵەکەی کە لە بنەماڵەی ئەبوبەکری موسەنیف و هەروەها لەبەردەستی شێخ ئەمینی خاڵە گەورە بووە ئەمە وای کردووە داهێنانێکی گەورە بکە بەڵام لە ساڵی 1930 کاتێکە ژمارەیەک لە گۆڤاری ڕۆتولوسقایی بەردەسەکەوێ خۆی باسیەکە لە ناڵەی دەرووناڵێ من بە خوێنەوەی و گۆڤارە گۆڕام لە بارێکەوە بۆ بارێکی کەوە لە جیهانی ئیسلامیە دوو کەس زیندوو بوونەوە دوو کەس لە بارێکەوە گەیشتنە باری پێشکەوتن یەکەمیان من بوون دووەمیان شێخ ڕەشید ڕەشدایە خاوەن گۆڤاری مەنال هەروەها داهێنانێکی تری بریتە لە کۆمەڵە وتارەکانی کە وتارەکانی زیاتر وتاری ئاینی کۆمەڵایەتی ئەدەبی بوون و بە زمانێکی سەردەمیانە لە هەموو گۆڤارەکانی ئەو سەردەمەیە هەر لە گۆڤاری گەلاوێژەوە لە گۆڤاری هیواوە لە دەفتەری کوردەواریەوە هەمووی بڵاو کردوتەوە و تێکەڵاوی خەڵکەکە بووە هاتووە گیر و گرفتە کۆمەڵایەتەکانی بە زمانێکی سەردەم چارەسەر کردووە کە بەڕاستیانە بیر و بۆچوونی کەلەسیەکان و چلەکانە دەری بڕیەوە بۆ نمونە لە سیەکانە یەکەم کەسە وشەی فەلسەفایەنێتە ناو ئەدەب و کللتوری کوردیەوە ئەمە واکە بۆمان دەرەخە مامۆستا شێخ محەممەدی خاڵ نووسەرێکی ئاسایی نەبووە بەڵکو داهێنەرێک بووە و بەرهەمەکانی بۆ هەتایە لە ناو مێژووی کووردا ئەمێننەوە مامۆستا شێخ محەممەدی خاڵ ڕەحمەتی خوای لێبێ زانایەکی داهێنەر بوو جگە لەوەی کە کەسێکی ڕۆشنبیری زۆر بەتوانا بوو بەڵام پیاوێکی داهێنەر بوو کۆمەڵەشی داهێنا لە سەقافەی کوردیا کە پێش خۆی نەبوو بۆ نمونە ئەو بوو یەکەم کەس کە تەفسیری خاڵی نووسی لە حەو بەرگا هەموو قورئانی تەفسیر کرد بە شێوەیەکی جوان لە ڕێوەکی زانستی و لەسەر شێوازی تەفسیرەکەی محەممەد عەبدەس لە ساڵی 1933 دەستی بەم تەفسیرە کرد کۆتایی پێهێنا بە شێوەیەکی زۆر جوان بە زمانێکی پاراوی کوردانە کە پێشتر ئەو زمانە پاراوە کوردانە جوانە نەبوو شێخ محەممەدی خاڵ ڕەحمەتی خوای لێبێ یەکێک لە ئیشەکانی تریەوە بوو کە فەرهەنگی خاڵی نووسی ئەم فەرهەنگە بریتی بوو لە 40,000 وشەی کوردی بە کوردی یعنی کوردیەکەی بە کوردی تەرجمە کرد و بە شێوەیەکی زۆر جوان کە پێش خۆی شتیوە لە کۆمەڵگەی کوردیە لە سەقافەی کوردیا نەبووە یەکێککە لەو کارە داهێنانەی کە مامۆستا محەممەد کردی ئەوە بوو کە پەندی پێشینانێکی نووسی کە بریتی بوو لە 4500 پەندی زۆر جوانی کوردانە کە لە ناو کولتوری کوردیا هەڵی بژارد و پێشکەش بە کۆمەلگای کوردی کە بۆ یەکەم جار ئەمانە لە ناو سەقافەی کوردی لە کتێبخانەی کوردیا ئەمانە نەبوو بەڵام ئەو پیاوە بە عەقڵی خۆی بە توانای خۆی کە کاریگەری محەممەد عەبدە و محەممەد ڕەشید ڕەزا و ئەو پیاوانەی لەسەر بوو لە ئەفغانی ئەوانی لەسەر بوو ئەم پیاوە گۆڕانکارێکی زۆر لە عەقڵیاها و توانی کە خزمەتێکی زۆر بە کولتوری کوردی کارێکی زۆر ناوازە و جوانی کرد یەکێکیکە لەو کارانەی کە کردی ئەوە بوو کە کۆمەڵێ بۆ یەکەم جار لە سەقافەی کوردیە کۆمەڵێکی زۆر لە ڕۆشنبیرانی کوردی کۆنی زیینوو کردەوە یعنی ژیانێکی تەفاسیلی نووسین بۆ ئەوەی کە خەڵکی کورد چاوی لە پیاوە گەورە مەزنەکانی خۆی لە پیاوە مسەقفەکانی پیاوە تێگەشتەکانی خۆی بێ و لاسایان بکاتەوە یەکێکیکە لەو کتێبانەی کە نووسی ناڵەی دەروون بوو ناڵەی دەرونیش بریتی بوو لە کۆمەڵی بابەتی خۆی کە بڵاو کرابووە کۆی کردبووە و لەوێ هەمووی پێشکەش بە کتێبخانەی کوردی کرد یەکێکیکە لەو ئیشا تایبەتانەی کە کردبووی کە پێچەوانەی نووسەرەکانی پێشخۆی کە مەولونامەیان نووسی بوو مەولونامەیەکی خەلافیاتی زۆر دوور لە سیرەی پێغەمبەر و دوور لە قورئان ئەم هاو مەولونامەی نەوسەری نووسی کە ژیانی پێغەمبەری بە شێوەیەکی جوان بە سیرەی پێغەمبەری خۆی لەژێر سایی قورئانە سیرەیەکی ئاوا پشکۆلەی جوانی بۆ بەناوی مەولونامە بۆی لە مەولوناکانە بخوێنێتەوە ئەو خەلافیاتانەی پێشوو لا ببرێ مامۆستا شێخ محەممەدی خاڵ نزیک بە 50 ساڵ خزمەتی بە سەقافەی کوردی کرد و ئەم شتە جوانانەی پێشکرد بە کۆمەلگای کوردی کرد یەکێکیکە لەو خەڵانەی کە باسی بکەین شێخ محەممەدی خاڵ بۆچی پیانتووە خاڵ طبعاً باپیری چوارەمی شێخ محەممەد ناوی شێخ محەممەدە ئەو ناوی شێخ محەممەدی خاڵی یەکەمە ئەمیش کامە گۆڕەکەیەتی ناوی شێخ محەممەدی خاڵی دووهەم یعنی مامۆستا شێخ محەممەدی خاڵی خۆمان ناوی لە ئەسڵە ناوی حاجی شێخ محەممەد خاڵی دووهەمە بۆچی ئەو لەقەبەیان ئەو نازناوەیان بەسەرا بڕی چونکە باپیری چوارەمی شێخ محەممەدی خاڵ یەکەم خاڵێک بە سەر ڕوومەتیەوە بێ لەو حجرەیە دوو
شێ محەممەدی تیاابێ بۆی لیان تێک نەچێ ئەم لەبەر خاڵەکەی پێڵێن حاجی شێ محەممەدی خاڵ بێتر ئەم خاڵە لە دوای حاجی شێ محەممەدی خاڵی یەکەمەوە بۆ حاجی شێخ ئەمین و بۆ حاجی شێخ عەلی و بۆ حاجی شێ محەممەدی خاڵی خۆمان ئەوە بۆ شێوە هاتە خوارەوە هەتا ئەمڕۆ ئەو ناوە سەپێنراوە و کۆمەڵێکی زۆر لە دەستگا بە ناویش حاجی شێ محەممەدی خاڵەوە ئێستا نازناوی هەیە و نووسراوە. لە وشەکانە چەند وشە تۆمارەکە لە فەرەنگەکەیە؟ واللهی بە 40,000 زیاتریشە چونکە لە چاپەکە 3 بەرگ چاپی کردووە بەڵام گرنگجەکەی لە چیا مامۆسا یەکەم کەسە کە ئەمەی تۆمار کردووە جا ئێستا بە کوردی بەڵێ یەک ڕەخنە هەیە کە ئێستا 2 جار چاپیان کردوێتەوە 2 دەستگا هاتوون ئەمانەتێکیان نەپاراست و ئەویشەوەیە کە بەڕاستی مامۆستا شێخ محەممەدی خاڵ وەکو پێشەکیەک نووسیەتی ئەمە من یەکەم جار ئەم داهێنانم کردووە هەر کەسێ وەریەگرێ بە بینووسێ بەڵام بەداخەوە ئەمایان لا بردووە کە مافێکی خۆیەتی لە ناو کتێبەکە بێ